ئایا عێراق لەم دوو نێوانەدا لە نێوان داواکاری ئەمریکا و وەک چاودێران باسی دەکەن هەژمونی ئێران بەسەر گروپە چەکدارەکانەوە لە عێراق چی بەسەر دێت؟ لەگەڵ بەڕێز سەید واسق جابری شارەزای سیاسی گفتوگۆ دەکەم لە بەغدا لەگەڵمانە. بەڕێز سەید زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. توێژەرانی سیاسی ئاشکرای دەکەن کە دوای سەردانەکەی لاریجانی بۆ عێراق و بۆ لوبنانیش ئێران لە ڕێگەی بریکارەکانی هەنگاو بۆ دووبارە زیندووکردنەوەی بەرەی مەقاومە دەنێت. ئەگەر ئەمە ڕاست بێ عێراق بەرەو چی هەنگاو دەنێت؟ نعم شكرا جزيلا لكم. سپاس بۆ ئێوە سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەرانتان. پێم وایە ئەو سەردانە ئاسایی بووە لە چوارچێوەی ئەو گرژانەیدا لە ناوچەکە هەن. ئەو وڵاتە هەرێمیانە وڵاتە هاوسەیەکان ئەنجامی دەدەن، بەڵام بەرەی مقاومە و بەرخودان ئەوەی کە قسەی لەسەر دەکرێت بەپێی ئەوەی حکوومەت بڵاوی کردوتەوە ڕوون بووە کە زیاتر نوێکردنەوەی ڕێکەوتن و پەیماننامەی ئەمنی بووە لەگەڵ ئێران. ئەمە لەو کاتەدایە کە گرژەکان هەن و جەنجی ئیسرائیلی ئێرانی ڕووی داوە. هەندێک لە کەسایەتی ئەو کەسانەی کە ئەوانەی سنوور دەبڕن لە ئێران بۆ عێراقەوە بە پێچەوانشەوە زیاتر لە سەردانەکەی عەلی لاریجانی چ حزب اللهی لوبنان چ گروپە چەکدارەکانی عێراق ڕایانگەیاند کە ئەوان چەک دانانێن. کەواتە پێتان وایە جموجۆڵێک لە نێوبەرەی مەقاومە هەبێت لە ناوچەکەدا؟ نەخێر عێراق لە ڕوانگەی حکوومەتی عێراقیەوە هەموو کەسایەتەکان و لێڤەگەڕە ئاینیەکانیش پێویستی زڵەوکرانی چەک لە دەستی دەوڵەت کرۆچی داواکاریەکانە. واتە چەک ئەگەر لە دەستی گروپەکاندا بێت ئەمە بەدڵنیەوەی خراپ دەبێت. پێویستە لە جڵەوەی حکوومەت دابێت و ناکرێت لە دەرەوەی خواستی حکوومەت بە شێک لە شێوەکان مامەڵی پێوە بکرێت یاخود دەربڕی سیاسەتی کرۆچی و ناوەندی حکوومەت نەبێت. ئەمە دەکرێت مامەڵی لەگەڵ بکرێت. حکوومەتی عێراق هەوڵی داوە بۆ ئەوەی خۆی لە گرژی و ململانەکانی ئەم دواییە بە دوور بگرێت بەتە بەرنان ئێران و ئیسرائیل نەیویست بخزێتنەوە ئەو جەنگە. فشیاری نێوخۆیی هەن لە عێراق و تەنانەت لە لوبنانیش بۆ ئەوەی چەک پێویستی جڵەوکرانی چەک لە دەستی دەوڵەت وێڕایەوەش ئەمە سیاسەتێکە حکوومەتەکان دایدەڕێژن لە چوارچێوەی سیاسەتی ناوخۆیی و دەرەچی دەکرێت ئەمە بەردەستەی سیاست بەڕێز جابری هەموو بەڕێزانەی وەکو جەنابەت دێنە ستۆدیۆ لەگەڵ ئێمە گفتوگۆ دەکەن دەڵێن کە پێویستە چەک لە دەستی حکوومەتی عێراق بێ، بەڵام ئایا بەواقعی ئەمە لەسەر ئەرزی عێراق جێبەجێ دەکرێت؟ چەک تەنیا لە دەستی سوپای عێراق دەبێت؟ گروپە چەکدارەکان مل دەدەن بۆ داواکاریەکانی حکوومەتی عێراق؟ بەدڵنیاییەوە لەسەرەوە کۆچین کە پێویستە چاک لە دەستی دەوڵەت بێت لەژێر جڵەوی حکوومەت بێت. حکوومەتی عێراقیش ئەوەی ڕاگەاندووە تەنانەت لە پرۆگرامی حکوومەتەکەی سوودانی کە بە دوای ئەو پەنگاوانەدایە بۆ ئەوەی تەواوی چەک لە جڵەوی دەوڵەت بێت. بەتابەت ئەوانەشی کە لە جڵەوی حکوومەت نین بگەڕنەوە ژێر ڕچێفی حکوومەت، بەڵام ئەو گۆڕانکارانی ڕوودەدەن ئەو پرۆسەیی دواخستووە. بەڵام ئایا پێشبچوونە سیاسەکان بەو ئاراستەیە دەڕۆن کە جڵەوکرانی چاک وەها ڕێوشێنی خۆی بگرێت یانچەی ڕەزامەندی بێت. بەڵام لە چوارچێوەی حکوومەت دموکراتەکان بەو چوارچێوەیە بە ڕایگشتی خواستەکان دەگەنە ئامانجواتە هەمووان ئەو خواستان هەیە کە چەک لە دەستی دەوڵەت بێت و هەر سەرپێچیەکیش بێگومان وا دەکات کە هێزە دەرەچەکان دەسوەردان بکەن لە دۆخی عێراق و مەزیان بە سەروەری دەگەێنێت لاوازی وڵاتەکەشە بخۆی. باشە عێراق چۆن دەتوانێت هاوسەنگی لە نێوان ئێران و ئەمریکا ڕابگرێت؟
يعني سعى خلال عراق لە ماوەی ڕابردوو تا ئیمڕۆژ هەوڵی داوە لە هیچ کام لە بەرەکان نەبێت ئێستا ئەو بەرەنی دوڵەتانەوە ڕوونن ئێستا بەرەی ئەمریکی و بەرەی ئێرانی هەن عراق دەیەوێت سیاسەتی حکوومەت با خۆی بەردەستە بکات و هێزە سیاسەکانیش بە هەمان شێوە هاوسەنگی بپارێزن لەسەر بنچینەی ئاوڕێتی و بەرژەوەندی بێت ئاڵوگۆڕی زانیارەکان و سوود گەوەرگرتن لە ئەزمون یەکتر. بەڵێ عراق ئاماژەم بۆ کرد کە زۆرینەی بەو ئاراستەیە بیر دەکەنەوە کەمینەیەک نانەوێت ئەوە ڕوودات بەڵام ناتوان بۆچوی خوان بەسەر حکوومەت و عراق بسەپێنێت. عراق ناتوانێت ببێتە لانجیری هەردێک لەم بەرانە و ناشکرێت لە بری وڵاتێکی دیکە بچێتە جەنگەوە یان ببێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی هاوکێشە سیاسەکان یان ململانەیە کردەیەکان. مانە بە حاڵەت دەبن زۆرێک لە شارزان هۆشداران لە بارەوە داوە کە زیانی دەبێت بەڵام تا ئێستا هەست بە مەترسەکە دەکەین بۆیە پێویستە ئەو هەڕەشانە بە دوور بگرین لە چوارچێوەی ڕاگررتنی هاوسەنجی مەبەستمان لە پەیوەندیەکانە کە پەیوەندەکە و هاوێران نەکرێت کە ملکەچی یان شوێنکەوتەی وڵاتێکی دیاریکراوێت بەڵکو لەسەر بەرژەوەندەکان بێت لەگەڵ ئێران سعودیا ئەمریکا ئوردن تەنانەت زۆربەی وڵاتە هاوسەکان و هاوڕەکان. بەڕێز جابری باش لەوە تێنەگەیشتم چۆن عێراق دەتوانێت هاوسەنگی بپارێزێ لە کاتێکە ئێران و ئەمریکا دژی هەژمونی ئەمنی یەکترن بەڵام هەردووکیشیان وجودیان هەیە لە عێراقدا. عێراق چیەکە لەو نێوەندەدا؟ عراق هەوڵی داوە نێوانگیر بێت میانڕەو بێت لەو نێوانە لێوان بۆ چوونە جیاوازەکانی ئەو وڵاتانە دەستوەردانیش نەکات لە پرسی نزیککردنەوەی یان دژاتی زیاترکردنی دژاتی نێوان وڵاتان واتە تا ئەو ناکۆچەشی کە هەیە ململانەی کە هەیە نێوان ئێران و ئەمریکا هەوڵ دەدرێت پێشنیاز دەکرێت بە دیپلۆماسی چارەسەر بکرێت چونکە لە بەرژەوەندی هیچ کام لایەن نییە. لەمان کات عراق نایەوێت لەگەڵ هیچ کام لە لایەنەکان بێت نە لە ئەمریکا نە لەگەڵ ئێران ڕێکەوتن و پەیماننامەی هەیە لەگەڵ ئێران و ئەمریکاش هەن بە هەمان شێوە. مەزنتریشان ئەوەیە کە هەندێک لە ڕێکەوتنەکان ڕێکەوتی بەرفراوانن. عراق دەیەوێت سیاسەتی خۆی هەبێت و دۆخی تایبەتی خۆی هەیە دەیەوێت دوور بێت لەو جەنگانە لەو ململانیانە ناکتوانێت یان ڕێگە بدات زەویەکەی و خاکەی ببێتە گۆڕەپانی یەکلایکردنەوەی هاوکێشەکان یاخود دەرچێک بێت بۆ هێرشکردنە سەر وڵاتێکی دیکە چ بەرژەوەندەکانی ئەمریکا یاخود هەڕەشەکان بۆ سەر ئێران لە هەمان کات. عێراق بە چ میکانیزمێکیانی خۆی دەرباز دەکات چۆن بەرژەوەندیەکانی خۆی لە بەرژەوەندی گروپە چەکدارەکان جیاکاتەوە؟ عراق دەتوانێت داکۆچی لە خۆی بکات یەکەم بە جڵەو باڵایی بەسەر ئەو چەکەی لە عراق لەژێر ڕچێفی نییە. سیاسەتی حکوومەت ئەوە وها بەردەستە دەبێت کە تێک ڕای میلیشاکان و گروپەکان و تەنانەت کۆمەڵگەش بتوانرێت دەبێت هەمووان هاریکار بن بەرژەوەندی عراقی باڵا لە بەرچاو بگرن نەک گوێ ڕایەلی و ملکەتی ئەموو ئەو کەواتە بەرژەوەندی عراق لەوەدایە کە هەموو لایەنەکان کۆک بن و تووشی هەڵچوون نەبن بەرەو ئاراستەی جیا یەکێک لە ئاراستەکان چ ئەمریکا بێت یاخود ئێران. لێرە چارەسەر هەر نمونەی ئەوەیە بەرژەوەندی عراق بخرێتە پێشەوە هاوڕێتیە بێت لەگەڵ هەمووان پاڵپشتی هیچ کام نەکرێت هاوشی هەیە ئەو هاوبەشی و هاوڵەیە کە لەگەڵ ئەمریکا هەیە لەگەڵ ئێران هەیە هەندێک ڕێکەوتنی استراتیژی درێژخایەن هەن ماوە درێژن هەموو ئەوە پێویستە داکۆچان لێ بکرێت. ئەو ڕێکەوتانشی کەواژوو کراون لە بەرژەوەندی عراقن پێویستە ئەو گروپە چەکدارانەش ڕێگریان لێ بکرێت کە دەسوەردان نەکەن یاخود هەوڵ نەدەن
خواست و بۆچوونی خۆیان بە چەک باڵا بکەن ئەمە پێویستە هێز ئەمنیەکان و حکوومەت ڕێکار بگرنە بەر و ڕێکاریان گرتوتە بەر بەو ئاراستەیە بۆ ئەوەی چاودێری ئەو بابەتانە بکەن و بەتابەت شوێنی هەڵدانی موشک و فڕۆکە ئاراستەکراوەکان بۆ شرۆڤ و ڕوونکردنەوەکانت بەڕێز سەید واسق جابری شارەزای سیاسی لە بەغدا لەگەڵمان بوویت.